کۆبنەوەی ئەمڕۆمان بەشێکە لە چوارچێوەی ئەو کۆبنەوانەی کە بەردەوامین کۆبنەوەکانمان بەردەوامن بۆ ئەوەی بتوانین بە وردی دراسی ئەو پرۆژەی چاکسازی بکەین کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و نێراوەتە پەرلەمانی کوردستان دیارە لیژنەی دارایی وەکو لیژنەیەکی تایبەتمەند یان دەورێکی میحوەری هەیە لە پرۆژەکە لەسەر کۆی پرۆژەکە گفتوگۆ و مناقەشە ئاکات. ئێمە لە لیژنەکەی خۆمان لە چەند ڕۆژی ڕابردووان میوانداری بەڕێزان وەزیری ناوخۆ وەزیری شەیدان وەزیری داراییمان کردووە کاریەکان بەپێی تایبەتمەندی خۆیانیان ئەو مادە و بەرگانەی کە پەیوەندیان بە وەزارەتەکانیانەوە هەیە ڕوونکردنیان داوینەتی ئەم ڕۆژ لەو چوارچێوەیەدا بەڕێز دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانمان میوانداری کردبوو کە بە دەستخۆشیی زۆرە و کۆبوونێکی زۆر باش بوو لە کۆی پرۆژەکە لە هەر شوێنێکە لە هەر مادە و بەرگەیەکە کە تێبین و سەرنجمان هەبوو یا پێویستی بە ڕوونکردنەوە و ڕوونکردنەوەی داینەتیە لەسەری کۆبنەوەکانیشمان بەردەوامە بن بۆ داهاتوو تا و کاتی کاتوانین ڕاپۆرتی خۆمان پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان